ئەم پیاوە بە پەرۆشەوە دوو لە منداڵەکانی هێناوەتە بەردەم تیمەکانی تەندروستی تا لە یەکەم ڕۆژی هەڵمەتی کوتانی منداڵان دژی ئیفلیجی بکوترێن. باشترین شتەوەیە خەرک بە بچیتن بە پیری بە ئەو بانگەوازەوە بچیتن مندارەکانیان بکتن بۆ خۆیان قازانجا بۆ مندارەکانیان قازانجا نەک لۆ سەحەتی لۆ هەموو شتەچی ئەدێگەنەی کوتی تووشی نەخۆشی دەبی تووشی خۆ بەلاشی دانایە ئەوەی ئەو هەموو خەبیرێک کە ئەو شتانیان ئەوە. ڕۆژی 22 وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لە ڕێی 2400 تیمەوە هەڵمەتی کوتانی ساڵانە دژی ئیفلیجی منداڵانی دەست پێکرد. تیمەکان دەبێت لە هەفتەیەکدا کۆتایی بە هەڵمەتەکە بهێنن. وەزیری تەندروستی ئاماژە بەوە دەکات سەرباری قەیرانی دارایی و درەنگکەوتنی موچەی فەرمانبەران، بەڵام تیمەکان بێکێشە و ئاستەنجی گەورە بەشداری هەڵمەتەکە دەکەن. تیمەکان مەسەن لە بنکە تەندروستیەکان ئێمە لە هەتا سەر سنووری خۆمان سنووری بڵێن کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژئاواش و کوردستانی ڕۆژهڵاتیش هەمووی بنکەی تەندروستیمان هەیە، بۆیە هەموو تیمەکانمان لەوێن لە ڕێی بنکە تەندروستیەکانەوە ئەخیر نقطەی حدودیش ئەخیر گوندیش کوتانی تێدا ئەنجامەدرێت. لە سنووری پارێزگای هەولێر مەزەندەکراوە 344,192 منداڵ کە تەمەنیان لە 1 ڕۆژ تا 5 ساڵانە پێویست دەکات بکوترێن. لەو ژمارەی خەمرێنراوە 75,000یان منداڵانی ناوکەمپەکانن و پێویست دەکات بکوترێن. بۆ هەموو پارێزگای هەولێر 1734 کارمەندی تەندروستی و 173 پزیشکی سەرپەرشت و 546 ئۆتۆمبیل دابین کراون تا لە هەڵمەتەکەدا بەشداری بکەن. ئەم بەرنامەیە بۆ دروستکردنی بەرگری لەشە دژی ئەم ڤایرۆسە بۆ نەوەکانی ئایندا بۆ ئەوی کۆمەلگا هەمووی دژی ئەم ڤایرۆسە بۆستێتەوە خۆشبەختانە کۆنتترۆل کراوە بۆیە بۆ پاراستنی ئەم ئەنجامات تاوەکو بە بەردەوام کۆنتترۆل بکرێت ئەم هەڵمەتانە ئەنجام دێت. شارەزایانی تەندروستی هۆشیاری دەدەن کە ئەو منداڵانەی نەخۆشیەکانی تالاسیمیا و شێرپەنجە و تەنگەنەفەسیان هەیە نابێ بکوترێن، چونکە ئەگەری توشبوون بە نەخۆشی دیکەیان لێزیاد دەکات. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.